پیشانگایەکی خێرخوازیە بۆ منداڵانی ئۆتیزم بە هەماهەنگی لەگەر دەستگای ڕوانگە. ئیترمە هەموو ساڵی چالاکی جۆرا و جۆر دەکەین. ئەم ساڵەکە ئەوە یەکەمین چالاکیمانە بۆ کۆکردنەوەی کۆمەکەکان. چالاکیەکان هەمووی بە هاوکاری دەستگای ڕوانگەیە لە بۆ ئەوەیە کە یارمەتی کەم دەرامەت و پەککەوت و مناڵە نەخۆشەکان و ئاوارەکان بدەن. پێشانگایەکمان کردەوە لە هۆڵی نیاندرتال لە گەلەری شانەدەر بۆ ئەوەی یارمەتی مناڵانی ئۆتیزم و ئاوارەکان بدەین لەلایەن چەند کەسێکی باشەوە تابلۆکانمان فرۆشران زۆر سوپاسیان دەکەین کە هاوکاری مناڵانەیان کرد. من وێنەیەکم دروست کردووە ئەو وێنە بەحث لەوە دەکات کە ئێمە دەتوانین لە سروشتەوە ژیان پێک بێنین. وێنەکەم خوانەیەکی سەردارە دوو منداڵەیان هەیە ئەو مرۆڤانە زۆر دڵخۆشن کە لەناو سروشت دەژین. ئێمە دەتوانین لە داهاتوو زۆر تژ لە سروشت پێک بێنین. بەلای من ئەگەر سروشت نەبێ ژیانیش نابێ. کارێکە پێی هەستاوم تقریبا ساڵێکە بێت حەزم کردووە شتی کۆنی کوردەواری زولوکەمەوانێ و ئەم پێشنگایشم کە کردەوانێ بە بۆنەی نزیکبوونی 8 مارسە حەزم کردووە کە هەنێ چەفتە و کڵاو و شتی مێخەک و سڵ و ئەوانە قەیم زولوکەمەوانێ کە جیلێک هەیە کە بزانن کە شتی وا هەبووە شتی جوانمان نەبووە شتی کوردەواری هەبووە و زیینومان کردوتەوانی و من وەکو میوانێک دەستخۆشییان لێکم بۆ ئەم پێشەکە جوانی کە کردیانەتەوە بەڕاستی شەکانیان زۆر جوانن فۆرمی فۆلکلۆری و کلتوری خۆی لەدەست نایەوە ئیشەکانیان زۆر کلتوری و جوان و نایابە بە هیوامەوە ئیشی جوانتر و باشتر بکەن بە هیوای بەڕۆپێشتر بە هیوای ئەوەی کە زیاتر بتوانن ستی جوانتر و باشتر و پێویستیە کلتوری و فۆلکلۆری و جلە کوردی و پێویستیەکانی خانمان زیاتر کاری جوانتر و جیاوازتر بکەن دەستخۆشیان لێن. من از ایران از تهران اومدم. قبلا تو تلویزیون دیده بودم این مشعل برای نوروز که روشن میکنن اینجا. جالب بود برام. بعد دوستامون اینجا آکره بودن که میدونستم تو آکره مراسم هست. باشون صحبت کردیم بیایم اینجا ببینیم از نزدیک ببینیم چجوریه. جایی که ظاهرا جای خیلی خوب و متمایزی با جای دیگه هست. حالا ان شاء الله ببینیم چی جوریه. افریقا دفرا دوی که آدمه با اوه بما سر کلا آکره و سفره که بین مبیره و من گله جای گله بی کرا آکره یا بناودنگه از هاتم راستی جایی که خوشه جایی که سیاحیه جایی که یعنی بیشن یه تراثیه بوما جایی که فخر و شنازیه ما اف جهدیدی